دەستپێکردنا شاندنا بەترۆلا کەرکووکێن ناکۆکی خستیە ناوبەرە پارتی و یەکێتیدا گۆبەرپرسێن هەردوو ئالیان لێ دوانێن دژهەv لێ سەرپرسێ ئاراستەی هەف دکن پشتی گۆ هەفتێ vêmehê nameya Hêro İbrahîm Ehmed endama mekteba siyasiya yekîtî gotê da daxwa jê Serokvezîrê Iraqê kiribû şandina betrola Kerkûkê bi seknîne belav bû beşek jê dezgihûn navendên cudayiyên yekîtî piştevaniya xwe ji nameyê re ragihandin. Fraksiyona yekîtî lê Parlemana Iraqê dibêje betrola Kerkûkê ji aliyê aliyekî ve hatiye qorxkirin û dahata betrolê dema 2 ساڵانە nediyara. معدلی نوتی هەرێمی کوردستان 661 هزار بەرمیلە ڕۆژانە. ئەم وەفدەی کە هاتووە وەفدی پارتی دیموکراتی کوردستان ئیتیفاقی لەسەر تەنها 75 هزار بەرمیل کردووە. ئەبێ خەڵکی کوردستان بپرسن باقی 75ەکە لەکوێیە و چۆن سەرفەکرێ و چۆن هەناردە ئەکرێ و داهاتەکەی بۆ کۆڕوا لە کاتێکا خۆتان نەزانن خەڵک بێموچەیە ئەوە جەژن هاتووە پێشمەرگە بە بێموچەیە. ما ئازارە دەربازبووی بێ سەردەما ناکۆکێ ناوبەرە هەولێر و بەغدا حکوومەتە عێراقی شاننا بەترۆلا کەرکووکێ لێ زەڤیین کۆمپانیا بەترۆلا باکوور ڕاگرت لێ هێژدەیە مەها دەربازبووی جارەکەدن هەناردەکردن دەست پێ کرد. جێگرێ سەرۆکی فراکسیۆنا پارتیژیر لێ پەرلەمانە عێراقی لێ سەر هەلوێستا فراکسیۆنایەکێتی دبێژێ تشتێن نایاسایی و نەزەلال نامەیە هێرۆ ئیبراهیم ئەحمەدا ji ber nazanin bê çi sîfetekî xwekiriya xwedana Kerkûkê. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بشی هەیە شتێک بە ناڕوونی بکە حکوومەتی اتحادی ئەگەر 100% متاکد نەبێت کە گرێبەستەکەی یاساییە و ڕوونە و شەفافە نایە ڕۆژانە 150 هزار بەرمیل نەوەت ڕادستی حکوومەتی هەرێم بکە لە ڕێی بڕێنەتەکانی بنێردێتە مینای جیهان و لەوێژ بدرێتە کۆمپانیای سۆمۆ. بەڵام ئەوەی ناڕوونە هەلوێستەکەی بەڕێز هەیرۆخانە ئەوەی نایاساییە قسەکانی ئەوە ئەو نازانم بە سیفەتێکی یاسایی خۆی کردێتە خاوەنی کەرکووک و ئەم نامەی بۆ عەبادی ناردووە لە ئەسڵدا ئەوە جێگای گومانە و ئەوەی لەوەش خراپترە بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی لیستیەکێتی نیشتیمانی بە کوێرانە چوونە پشتگیری شتێکیان کردووە کە نازانم چێ لە کاتێکدا خودی سەرۆکی لێژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراقی برادەرێکی یەکێتی نیشتیمانی ناکۆکیە ناوبەرە پارتی و یەکێتی لە سەر بەترۆلێ زێدەتر کووربوونە دەماداویان مەها دەربازبووی شاندەک هەرێما کوردستانی بێ سەرۆکەتیانی جیروان بەرزانی سەردانە بەغدا کرد و لەگەل سەرۆکوەزیری عێراقی حەیدەر عەبادی ڕێکەفتن گۆ ڕۆژانە 150 هزار بەرمیلین بەترۆلا کەرکووکێ جێ زەڤیین دبن کۆنترۆلا کۆمپانیا بەترۆلا باکووردا بەڕێیا بۆڕیا هەرێمێ بێشاندن و بەترۆل بەیەکسانی بێ فرۆتن. ئەوەی حکوومەتی اتحادی و ئەوەی یەکێتی و ئەوەی پارتیژی هیچی وەکو پێویست نە یاسایی نەشەفافن و ئەگەر یاساییش من تەنها یاسایی بۆ دووراوە ئەجی ناخۆی لە ئەسڵا یاسایی نییە ناوەڕۆکی عەقدەکان دژە بە بەرژەوەندی خەڵکی عێراق و بە شێوازێکی گەندەڵی و مەیکێکە لەو پرسە هەرە گەورە گەندەڵیانەی کە لە عێراقا پێویستە بجوڵێنرێەوە ئیشی لەسەر بکرێ بەوەی کە بەرپرسانی ئەو مەلەفە گەورانە و پێش ماوەیە کەوتە میدیاکانی جیهانەوە کە چی یانی کارەساتێک لە پرسی ئەو گرێبەستە نەوتیانە ئەنجام دراوە کاتی خۆی لە عێراقا کراون خۆ ئەوەی هەرێم بێتە سەری ئەوەی هەرێم هەر پڕکارەسات بارترە. پشتی هاتنە داعشێ بەترۆلا کەرکووکێ بوو دوو باشە گۆژێ زەڤیین هاوانە و بای حەسەن پێکهاتیە ژێ 14 و جالی هێزن هەرێما کوردستانی و هاتنا کۆنترۆلکردن و نەها جالی وەزارەتە سامانش سروشتیڤە سەرپرشتیاوان تێکردن. زەڤیێندنشی دبن دەستێک کۆمپانیا بەترۆلا باکوور دەمانە گونها حکوومەتە عێراقی سەرپرشتیاوان دکە.